قورآن بە دەلالەتی جیاوازاتەوە بە مەدلولی جیاوازاتەوە مەسەلەن بۆ نمونە یەکێک لەو بابەتانە کە هاتووە دەریا دلیل لەسەر گەورەی خوا ئەمە چۆن ڕوونکەینەوە ڕوانگەی قورآنەوە لە ڕوانگەی دینەوە ئاو سڕی وجودە ئەمە لەو خاڵۆ دەست پێ بکەین وجعلنا من الماء كل شيء حي ڕاست هیچ زیندەوەرێک و هیچ شتێکی زیندوو نییە ئەم زەویە کە بەکتریای تێدایە و کرمی تێدایە يحيي الأرض بعد موتها بەم ئاوە دەژی ئەم شێوەڕەش و ئەم شێوانە کە بارانی وێ دەکەوێت زیندوو دەبێتەوە ڕەنگێکی تر دەبەخشێ ئەم سروشتە ڕەنگێکی تر دەبەخشێ ئەم ژینگەیە پاک دەبێتەوە بۆیە يعني سری وجود ئاوە لەوەش بەولاتر گەورەترین مەخلوقی خوددا کە عەرشە لەسەر ئاوە وكان عرشه على الماء باش عرشێک دەورەی هەموو بوونەوەری دابێت هەموو کەونی لە خۆ گرت بێت هەموو بوونی لە خۆ گرت بێت لەسەر ئاو بێت دەبێ ئاو چ سڕێکی وجود بێت چاکە بابەتەکە چەند گرینگە چەند گەورەیە یعنی کەواتە بابەتی ئاو بەحر دەریاچەکان بەنداوەکان زەریا گەورەکان بەڕاستی ئەوە ژیان دروست دەکەن ئێستا زانان کرێ لە کۆڵنەوتان لەسەر هەر ئەستێرەیەکە ئاو هەبێت دەکرێت ژیان هەبێت یعنی لە هەر شوێنەکە ئاو هەبێ ئاوادانە زۆر ڕاست ئەمە لە ڕووی زانستیشەوە هەر ڕاست ئەم لە ڕووی واقعی و پەندی کوردیش دەڵێ ئاوادانی ئەمە هەر ڕاستە کەواتە بەڕاستی بابەتی دەریا و بابەتی ئاو سڕی وجودە